طبعا ويستمعوا فيديو لشيء تصوير كم بتم لسر دارش اسمه لو لبن سايلوي أو فيديو تصوير كم يعني بتمنى سايلوي فيديو تصوير كم بس بقوي توزك زوي أو سايلوي تام بالشام دميانا بقوم زوي أو سايلوي بينهم لو زنزيري دي زنزيري سايلو ديتم طبعا زنزيري سايلو سيزنية كم يتابو ورسميا نيش بلاو كرابو سيزني دو ولهمان كارجا بو سيزني دو يعني نوێکراوە کە دەست پێ بکەن و هەمان کات لە سیزنی دو تۆزێک سریعتر دەست پێ دەکات لەسەر هەموو زنجیرەکانی تر لە ڕیکۆردکردن وابزانم ئێستا بەو جوانە کاتێکی زۆر کەم دەست بە ڕیکۆردکردن دەکەن یعنی زۆر زووتر دەرەچێت لەوەی کە مەفروضە عادەتەن زنجیرەیەکی وا کە دەرەچێت ساڵێک یان دوای 2 ساڵ طبعا زنجیرەکە من ئەو شتانەی کە زۆر حەزم لێتی لەسەر ئەو زنجیرەیە سێ شتە بەڕای من یەکەمین شت ئەوەیە کە ڕاستە خەیاڵی زانستیە بەس خەیاڵێکی زانستی زۆر ئەوە نییە ینی وەکو ستار وۆرز و وەکو هەمان زنجیرە هەر زنجیرێکی تری هەیە ئەپڵ تیڤی ناوی فاوندیشن ئەوی سیزنی دوێ ئەم مانگە دەردەچێتن ئیتر لە حەد بەدەر خەیاڵی ئەلمی بی و دنیایان گەلاکسێکیان داگیر کردبی و نازانم چوو بنە سەر کەوکەبەکی تر لە کەوکەبەکی دی هاتبن دوو کەوکەبیان لێکدابی شتێکیان دروست کردبی ئەو زنجیرەیە باسی پۆست ئەکلیپس دەکاتن کە دنیا تێکچووە و کە خەڵک کەس نازانی بۆ لەناو ئەو سایلۆیە و چەند ساڵ لەناو ئەو سایلۆیە و ئایا ژیان پێش ئەو سایلۆی چۆن بۆ بە چ شێوازە گەیشتنەتە ئەوە ئیتر ئەوە یەکێک لە شتە خۆشەکانیتی یعنی خەیاڵی زانستیەکی تۆزێک واقعانەیە نەک خەیاڵێکی زانستی زۆر خەیاڵیانەیە لەم تێدەگەن چۆن ئیتر ئەوەی لێ کردیە کە زۆر حەزم لێبی دووەمی شت ڤایبی زنجیرەکە و ئەو ڕەنگانە و ئەو کۆمپۆزیشن و ئەو لۆکیشن و شوێنانەی کە تەسویر لێکرا ینی بەجددی خەیاڵێکی زانستی ئێلیگانتە ینی ناسکە نەک زۆر خەیاڵی و خەڵک بفڕی و سیارە بفڕی و نازانم چ یان لەنا سایلۆیەک دەژین ئەوەندێک کە دیقەتم دابێتە ئێستا وەبزە مەسعەدی تێدا نیم خەڵک بە پێ بەسە قادرمەرەکەوی دادەبەزی و دەڕوا و ئەو شتانە و لە سەد تابقە چەندە پێکاتوە ئیتر ئەوە ینی یەکێک لە شتە خۆشەکانی تری سێمیشتی میوزیکی زۆر عجایبە و ینی میوزیکی ئەو زنجیرەیە زۆر عجایبە و چوارەمیشتیش کە زۆر کە حەزم لێ لەسەر ئەو زنجیرەیە ینی ئەو کلیفانگەرانە ینی مەسەلەن لە ئەخیری حەڵقەیەک لە شوێنێک تەواو دەبێت تۆ دەڵێ تەواو ئەکیدم گەیشتمە ئەو قەناعەتە کە ئەوانە ئەوەنە ینی یەکێک لە حەڵقەکان بۆت بە دیار دەکەوی کە يعني الأخير كيلو تعال بمسمع الشاشة كوهم كاميرا وخلق متابعي وأنا لك قلت له هو سكويد جيم أو أنا لنا زيك عسكر يعني ببيعوا بزانو ذاكري خوان همويان لبير كرديو همو أوبوا يتربويا وتم صد أوي حقيقة عن شو ممكن هيزو أنا بو يعني اشتكى زور اعتيادي بواني ناس سايلو جماعة سكيورتي بالمتابعة وأنا يعني كلهم مسمع كان ببيعوا خلق بزاني يتر أوي يعني زور زاد البات أوبري وبفوق قناعات الكلية كاشتكى لولا يعني اشتكى توا أو شتيك الرجاء يعني شتيك اللي مشتي توت صدلا صدقي اشتكى قناعتك أو اشتر الرجاء يعني اشتر الرجاء ذاتن دتي لا أوشونيك أوي تويل باتو ويندر هيزوارني يعني هر عكسي أو شتيك تبوي شو يامبوي تيجيش يامبو شو نبو باكري للسري أو زور عجائب بالرايمن ولهمان كاش أخوي زنزيرك أو أنا عندي تبع زور فيديو كلي الرابع نوش كسبويل لكم يعني كوتاي زنزيرك أو كتا ريبيكا فريكسون ك أكتر ريبيكا فريكسون ك جوليت نيكولز وابزم ناي جوليت نيكولز أشتكي ناي جوليت بس ناي بابي أو بالضبط اللي أو أكيد نيم كديت دري لسايلو كلا سايلو ديت دري دبيني رسمك ويداندريا بحساب رسمك مو صوزاي شويه هم يدروا يعني او وكو فيرتشوال رياليتي دروست يعني كتبو كساني كدينا دري بونمنا كاتي دمرن لو بويزن او جارك يشتكي دسيتنا جسميا بعد صندوق دمرن امونيا نظام سيا بوي على الاقل منظرك شتكي زور جوان وعذاب بين يكسر نمرن تدقيلم بس كديت دري ودزاني او فيرتشوال لايف دروس كريادة دري ودبيني أو هم سايلويتي ده يك سايلوني يتسن سايلو كبيكاتيو يعني وكاد بود بدي هذا كوي كزنزيرك زوري ترى بود باسكا أنا كار أتاو سري بود باز زور لرباتاو سري ودتين تو ددبا وبس يا يعني خوش بختانة أو زنزيرتي خوشة لأبل تي في زورزو ببلا بلاوي كدو ك نويكرا أبو سيزني دو لهما كانت إيش لسر سيزني دو دكري يعني لمرحلة كاني أخيرة يعني بكاتيكي زور كم دزبا
ڕیکۆردکردن دەکرێت کاتی خۆی زنجیرە ئەوەندەی لە بیرم بی ساڵانە بۆ نمونە زنجیرە هەبوو 10 سیزن بوو یعنی ئەوانەی کە بیدایەتی 2000ەکان نیەتی 90ەکان ئاکشن بە هەر شتێک بە ئەو کات کە زنجیرەیەک دەردەچوو پێکاتبوو لە 24 حەڵقە بەلای کەمی حەڵقەکانی ینی بەجتیان ئەوها بەرز نەبوو ینی ئەو بەجتە زەخمەی ئێستا نەبوو و CGI زەخمەی ئێستا هەیە ئەو کات نەبوو ینی بۆیە ئاسانتر دەردەچوو و ڕیکۆردی ئاسانتر بوو لە هەمان کاتیدا پێکاتبوو لە حەڵقەی زۆر و ئەتوو دائیمەن لەناو ئەو جە و ئەتمۆسفیری ئەو حەڵقەی دەژیە بەس ئێستا وەکو جاران نەمایە مسلسلە پارەی خەیاڵی دەوێت کاتێکی خەیاڵی دەوێت و منافسەکە زۆر تونترە لە چاو جارانی تر بۆیە وەک جاران نەما ئێستا مسلسلە کە تەواو نەکرابی سیزنێکی تاوانشکێت تا سیزنی دوودێ یەکرد بە تەواوی لەبیستووە ئەم گەوتی مشکل لەگەڵ زنجیرە تازانە ئەوەیە کە سیزنە کۆنەکان هەموو لەبی دەکەی دەبی دووبارە متابعە بکەیان ڕێکەپەچی تەماشەکەی ئەو شتانەیە ینی لەلایەک زنجیری ئێستا بەرەو ینی خۆشبردیە ینی ئەوها پرۆدەکشنێکی زەخم و بە جوانی دروست دەکەن و حەجای بۆ شتانە بەس لایەکیش زین چۆنە تامینی هێشتیە لە بەروی ئەوەندە چاوەڕێ دەکە ئەوەندە چاوەڕێکە لەبی دەچێت چێ لە بیریتی ئەخیزار کە سکوید گێمی دیت کە دەرچوو دەزانین سکوید گێم کە جیلی 2023 نایە 2024 لەوانەیە لە ناوەندی دووەمی 2024 لەمانی 6 بەرەو دواوە خۆی زنجیرەکە 2020 کە چەندە دەرچۆ یعنی خەڵک لە بیری چوویتەوە ئەوەیە ینی کە ویلێکی لە زنجیری ئێستا تۆزێک معقەبی بەس یەک شتی باشە زنجیری ئێستاش حەڵقەیکەمەوە ینی وەکو جاران نییە ئەوها درێژی کەن وەکو لاستیقی و پڕشتی زیادی کەن و نازانم چ ئێستا بە 10 حەڵقە بۆ کەپسی دەکەن و تەواوی دەکەن و بە قسەی زۆر خۆش تەواوی دەکەن ینی قسەکارەوە نیە قسەی زۆر سادە و بەسیط بی و لە ڤیدیۆکە درێژ بەس ویستم ئەو سەرنجەی خۆمتان پێ بڵێم لەسەر ئەوەی کە داهاتووی زنجیرە ئێستا چۆنە و پێشتریش ڕابردووی چۆن بوو سڵاو